سڵاتان لەبێت چاوەڕوان محمودم لە شار پرسەوە هەواڵەکانی ڕۆژتان پێشکەش دەکەم سەرەتاش ناونیشانەکان. هیچ جۆبەرهێنەرێک ئامادە نییە شوقی کرێنشینان لە سلێمانی دروست بکات. لە دادگای باڵای فیدراڵی عێراق سکاڵای یاسایی دژی پارێزگاری بانکی ناوەندی تۆمار کرا. بەهۆی بڵاوبوونەوەی پەتای وەرزیەوە لە ڕۆژاوای کوردستان تەواوی خوێندنگەکان داخران. پەرلەمانتارێکی عێراق ئاشکرای کرد تەنیا لەم ساڵدا عێراق بای $9 ملیار نەوتی داوەتە لوبنان و بە قاچاغی و بە فەرمیش دۆلار ڕەوانەی ئەو وڵاتە کراوە. موسەنا ئەمین پەرلەمانتاری کورد لە بەغدا لە دیمانەیەکی میدیاییدا ئاشکرای کرد لە سەردانیدا بۆ لوبنان بۆی دەرکەوتووە بە قاچاغ و بە فەرمی و بە ئاشکرا دۆلار بۆ لوبنان دەنێردرێت و تەنیا لەم ساڵیشدا عێراق بای $9 ملیار نەوتی داوەتە ئەو وڵاتە. ئەو پەرلەمانتارە باسی لەوەش کردووە لە هەرێمی کوردستانیش ئاراستەیەک هەیە کە پشتیوانی لوبنان دەکات و تووشیەتی نزمبوونەوەی بەهای دینار بەرامبەر بە دۆلار بۆ سزاکانی ئەمریکا و مامەڵی بەشێک لە بانکەکانی عێراق لەگەڵ ئێران دەگەڕێتەوە. ئەمەژەی بۆوەش کردووە ئەمریکا داوای کردووە بانکی ناوەندی سزای ئەو بانکانە بدات کە مامەڵە لەگەڵ ئێران دەکەن. بانکی ناوەندیش ئەو بانکانی خستوەتە لیستی ڕەشەوە. کۆمەڵی کرێنشینانی کوردستان ئاشکرای کرد لە ئێستادا هاوڵاتیانی عەرەب خاوەنی نزیکی 700,000 یەکی نیشتەجێبوونن لە هەرێم و هیچ جۆبەرهێنەرێکیش لە سلێمانی ئامادە نییە شوقی کرێنشینان دروست بکات. لە ساڵیاتی دامەزراندنیدا کۆمەڵی کرێنشینانی کوردستان لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ئاشکرای کرد بەپێی ئامارەکان ساڵ بە ساڵ ژمارەی کرێنشینان لە هەرێم زیاد دەکات و سەرەڕای ئەوەی کە دەستەی وەبەرهێنان مۆڵەتی بۆ دروستکردنی 220,000 یەکی نیشتەجێبوون داوە، بەڵام هیچ کاریگەرێکی لەسەر دۆخی کرێنشینان نەبووە. بەرهەم قەرەداغی سەرۆکی کۆمەڵەکە ئاماژەی بۆش کردووە لە دوای ڕاگەیاندنی پرۆژەی دروستکردنی 20,000 یەکی نیشتەجێبوون بۆ کرێنشینان لەلایەن حکوومەتی هەرێمەوە کە 5200 یەکەیان بەر سلێمانی دەکەون هیچ جۆبەرهێنەرێک ئامادە نییە یەکەکان دروست بکات. ڕاشی گەیاندووە شارەوانی سلێمانی نەیتوانیوە شوێنێکی باش و شیاو بۆ یەکەکان دابین بکات. بەرهەم قەرەداغی ئاماژەی بۆوەش کردووە لە ئێستادا 682,000 یەکەی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان بە ناوی هاوڵاتیانی عەرەبەوەیە. ئەندامێکی کۆمیتەی ناوەندی پارتی ڕایگەیاند سەرکردایەتی یەکێتی بە ناوی فراکسیۆنی برایەتیەوە واژۆی کردووە بۆ مانەوەی ڕاکان سەعید لە پۆستەکەی. شاخەوان عەبدوڵڵا ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی و جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق لە ڕوونکردنەوەکەیدا کە خۆی وەک وەڵامی هێرشی ڕاگەیاندنی یەکێتی بۆ سەر ئەو بڵاوی کردوتەوە ئاماژەی بۆوە دەکات بابەکر سەدیق ئەندامی سەرکردایەتی یەکێتی بە ناوی فراکسیۆنی برایەتیەوە واژۆی کردووە بۆ مانەوەی ڕاکان جبوری لە پۆستی پارێزگاری کەرکووک. شاخەوان عەبدوڵڵا نووسیویشەتی ئەو کاری بابەکر سەدیق بە تاوانی تەزویر هەژمار دەکرێت چونکە سەرۆکی فراکسیۆنی برایەتی نییە و بە ناوی لیستەکەەوە واژۆی کردووە. ئەو ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی و تووشیەتی لە ماوەی ئەم چەند ساڵەدا یەکێتی سەدان پرۆژەی لە ڕاکان جبوری وەرگرتووە لە بەرامبەر ئازادکردنی سەدان تیرۆریست کە دەستیان سوور بووە بە خوێنی کەرکووکیەکان. لە دادگای باڵای فیدراڵی عێراق سکاڵای یاسایی دژی پارێزگاری بانکی ناوەندی عێراق تۆمار کرا. پارێزەر محەممەد سعدی کە پارێزەری محەممەد شیع سۆدانی سەرۆکوەزیرانە سکاڵایەکی لە دادگای باڵای فیدراڵی لە دژی موستەفا موخەیف پارێزگاری بانکی ناوەندی عێراق تۆمار کرد. پارێزەرەکە لە سکاڵاکەیدا داوای هەڵوەشانەوەی بڕیاری ڕاستپاردنی موستەفا موخەیف دەکات لە بەڕێوەبردننی پۆستی پارێزگاری بانکی ناوەندی. پاساوی سکاڵاکارەکە ئەوەیە بە گوێرەی یاسای بانکی ناوەندی پێویستە پارێزگاری ئەو بانکە پسپۆڕی لە بواری دارایی و ئابووریدا هەبێت، بەڵام پارێزگاری ئێستای بانکەکە پسپۆڕی لە یاسادا هەیە. موستەفا موخەیف لە 14 ئەیلولی 2020 بە گوێرەی فەرمانێکی دیوانی ئەنجومەنی وەزیرانی عێراق لەو پۆستە دانراوە.
بەهۆی بڵاوبوونەوەی پەتای وەرزیەوە لە ڕۆژاوای کوردستان تەواوی خوێندنگەکان داخران. بە گوێرەی ئەو زانیارانەی شارپرێز لە ئەنجومەنی پەروەردەی باکوور و ڕۆژهەڵاتی سووریاوە دەستی کەوتووە لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا پەتای وەرزی با شێوەیەکی ئەجگار زۆر لە ڕۆژاوای کوردستان بڵاو بۆتەوە منداڵانیش توشبووی یەکەمی پەتاکەن. بەو هۆیشەوە بۆردی پەروەردە بڕیاری داخستنی سەرجەم خوێندنگەکانی داوە لە ناوچەکانی ڕۆژاوای کوردستان تا کاتی کۆتایی هاتنی نەخۆشیەکە. لە ئێستاشدا ئەنجومەنی پەروەردەی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا دەستیان کردووە با هەڵمەتی پاکردنەوەی سەرجەم ناوەندەکانی خوێندن لە ڕۆژاوای کوردستان.